کارەساتێکی زۆر گەورەیە برایانە. تحملکردنی ئەم فتنانەی کە ئەمڕۆ مسلمانان تێیکەوتنە زۆر لە زەمان سەحابە خەتینترە لە هەموو لایەکەوە. ئەرز و ئاسمان، من کە ئەڵێم ئەرز و ئاسمان ئەمە بەس قسە نییە، فێر بووین ئەرز و ئاسمان کێشەکە بەس لە ئەرزان نییە، ئاسمان هەرچی کەناڵی فەزایی هەیە، هەرچی ئەنتەرنێت هەیە، هەرچی شەبەکەوتی خەڵکی ئەمەیە. ئێوە هەست ناکەن یەک کەناڵێک نییە، یعنی قەزم کەناڵی ئەوەی ئەنتەرنێت ناوێنەی فەیسبوک، ناوێنەی یوتیوب، یا ناوێنەی خۆکانتر چی پێڵێن ئەنستاگرام وانە سناب چات یا هەمووی هەرچی هەیە گەشتی خەری خراپەکانی. یعنی یەک دەنکێ تۆ بڵێ بۆ ماڵی من باشە، یەک دەنکرامانە هەیە بڵێ وەڵا حەمە الحەمدولله بۆ مناڵەکانی من زۆر باشە. ئەوەی خەتی ئەنتەرنێتی پێوە بێ هەر بەس خەتەکەی پێوە بێ، یعنی نەکبەتی و بەدبەختی و قوربەسەری و هەرچی خراپ هەیە. بۆیە بەتەکید زمانی ئێمە زۆر زۆر جیاوازە. هەر کەسێک ئەگەر بەرگەی ئەم هەموو فیتنە بگرێ، ئەم هەموو ناڕەحەتیە بگرێ، ئەم هەموو داعی إلى الضلال، ئەم هەموو بانخوازە بۆ لای گومڕایی خەڵکمانەکە، بانخوازی دینەکانی تر، بانخوازی فکرەی ئیلحاد کە ها لەناو ماڵەکەتە، ها لەناو مۆبایلەکەتە، بانخوازی بەناو ئیسلامی گومڕا و سەر لێشێواو، تۆ بەرگەی ئەم هەموو گومڕاییە بگری لەگەڵ ئەم هەموو وەسائلی تێکدانی ئەخلاقە کە لە ئەنتەرنێتە هەیە و لە هینەکانە هەیە، بەرگەی بگری بەڕاستی تۆ بەختەوەرترین کەسی لە ڕۆژ قیامەت. منیش زۆر سەیرم لەوە دێ چۆن لە غەزەیەکی 2.5 ملیۆن هێشتا نەیانتوانیە کە هەرچی قووەتی ئیسرائیل هەیە لەسەر ئەوانە بۆ تێکدانی ئەخلاقیان دینیان هەموو شتێ، چۆن نەیانتوانێت کاریگەری خۆیان بکەن، چۆن ئەم ملەتە خۆی نەفرۆشتوە تا ئێستا، چۆن ئەم ملەتە ماوە. ئەگەر گوێتان لێ بێ وەزیر خارجەی ئیسرائیل ئافرەتەکە بە شانازی و ئەیود من بە فتوای حاخامەکانی خۆمان فتوایان بۆ دام کە خراپە لەگەڵ گشت ڕئیس و بەرپرسەکانی وڵاتە عەرەبیەکانە بکەم و تەسجیلشمان کردووە و شانازیشیە کرد. و ئەیود ئەگەر کێ ئەڵێ وانە، یعنی کێ ئەڵێ ئەوە لەگەڵانە کراوە، یعنی ئەو کچانەی کردو لەگەڵە با بڵێ با بێتە سەر شاشە بڵێ من نەمکردو. ئەوید بەوە سەریانمان شۆڕ کردووە، بەوەیە کە چاومان لیان بازوو کردەوە کە نابێ یارمەتی غەزە بدرێ، یعنی ئەگەڕێتەوە پاشەکشەیەەکە چونکە ڤیدیۆکەی بڵاوە کرد. لەم زەمەنە پڕ لە فیتنەیە کە دێوەزمەی ئاوای تایە لە ئاستی بەرپرسە گەورەکان ئاوا لە ڕێگا لادا. ئەی گەنجێکی فەقیر چۆن توانوێتی تا ئێستا لەسەر یعنی لەسەر ئەم ڕێبازە بەردەوام بێ؟ ئەمەیە ئیسلام، ئەمەیە عەزەمەتی ئیسلام، ئەمەیە گەورەی بەرنامەی ئیسلام. بۆی ئەوان شێت بوون تەنها ڕێگرێ لە بەردەمی ئەوانە کە مرۆڤایەتی بکەن بە حەیوان و هەمووی لە ژێردەستیانە بێ بەس ئیسلامە، بەس ئیسلامە ئەتوانێ مرۆڤێ دروستکە، کۆمەلگایە دروستکە، ئەوان تەسیری تێ نەکەن. لەوانەیە ئیسەیەکێک لە ئێمە بڵێ ئەی باش خۆ کۆریای شیمالیش وایە، ئەنی نەیانتوانێت دەست بخەنە ناو کۆریای شیمالی. کۆریای شیمالی بە ئاگر و ئاسن وایە، ئێستا تۆ بەس حدودەکە بکەرەوە، بەس حدودەکە بکەرەوە، بئەخلاقترین و خراپترین و نۆکەرترین و هینی شعبی دنیا ئەوانە بن. ئەوان بە ئاگر و ئاسن حدودەکانە داخستووە، ئێمە حر کراوەتەوە، نە ئاگرە و نە ئاسنە، بەڵکو تۆ لە ژێردەستی ئەوای. ئەو دەوڵەتەکەت یعنی ئەو ناوچەی کە غەزەی تایە سەر بە ئیسرائیل، یعنی ئیسرائیل حتى تەنانەت کارەبای لە ئیسرائیلەوە بوەڕە، هەرچی ئیمداداتی هەیەگەشتی لە ئیسرائیلەوە بۆچێت، حتى خەتی تەلەفۆنی لە ئیسرائیلەوە بۆیەچ. سێمە لای ئێمە ئاسیا و کۆڕەک نییە، ئەوان ئاسیا و کۆڕەکیان با بڵێن هینەکانی ئەوان سەر بە ئیسرائیلە. ئەنی ئیسرائیل ئەتوانێت هەموو شتێکی تێبکە، لەگەڵەوەشە ئەم ملەتە تا ئێستا نەفەوتاوە. ئەخر ئەمەیە گرنگی. ئەوەی حەسەنی بەسری فەرمێ ئەوەیە تۆ لەم زەمانەیە بیت و لە ناوی ئەم فیتنانە بێشتان حەنانت هەبێ ئاواتەخواز بی کەوا تۆ وەکو پێشینان بی.